كبتشاو بيني إن جعل ربنا أبصرنا وسمعنا يشتجوا ما ليبو بلام استشايش ما ليبو بو بعلمك علم اليقين كبتشاو جو هستورا كان هم يسدي بيكرت إن جعل ربنا أبصرنا خوالي تشاو ما ليبو ما نجرب الدنيا دنيانا ما طاز هستورنا ما دنيانا ما امتحاننا ما قيامتنا ما طاوكو تايبيا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. أعزائي وخۆشەویستان لە باسی ئێستەوەرەکانە لە خزمەتی گوێین پێتان ئەڵێین گوێتان پشتگوێ مەخەن. واتە گوێ ئەندامێکی گرنگە. ئێمە زۆر جار وا تێگەیشتوین کە چاو لە گوێ گرنگترە. هەردووکیان هەڕاستن، هەردووکیشان هەر گرنگن. ئەگەر پێتان بڵێم کام ئەندامە ئامادەن دەستبەرداری بن لەوانەیە زۆرمان بیلەوە بکاتەوە بڵێ گوێم نەک چاوم. بەڵام ئەزانن گوێ گرنگی لە چاو زیاترە و خوای گەورە کە باسی کردووە لە 185 جێی قورئانە هێناوێتی لە کاتێکا چاو لە 148 جارە هاتووە. بەڵام هەردووکیشەوە پێکەوە باس کراون لە 38 شوێنە خوای گەورە پێکەوەیان هێنێ بۆ ئەوەی کە بزانین ئەم دوو ئەندامە دوو ئەندامی گرنگن. خوای گەورە بۆیە دروستی کردووە کە ئینسان پێی بگاتە حەقیقەت و پێی بگاتە یەقین. ئەوەی کە بەگوێ ئەکرێ لەوانەیە بە چاو نەکرێ. چاو ئەوەت بۆ باسەکات کە بینیوێتی، بەڵام گوێ ئەوەت بۆ باسەکە کە بینراوە لە مێژووە و ئەوەی کە ئەبینرێ لە داهاتووە و ئەو ڕووداوانەی کە تۆ لێون بووە. بۆیە گوێ گرنگە ئاگاتان لێی بێ. ئەگەر ئینسان گوێی نەبێ هیدایەت وەرناگرێ کە ئەمە گەورەترین مصیبەتە و گەورەترین هەدەفیشە ئینسانی بۆ هاتووەتە سەر زەوی. ئەگەر ئینسان گوێی نەبوو ئەو کاتە لە ئەندامەکانی تریش بێبەشە بێ، تەنها ئەتوانێت سیر بکات، تەنها ئەتوانێت بنواڕێ، بەڵام هیچ حاڵی نابێ لە دەوروبەری لەوەی کە ئەگوزەرێ. بۆیە ئینسان کە لە دایکە بێ یەکەم شتێک کە گوێی پێ ئەزرنگێتەوە بریتیە لە الله ئەکبەر. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە کاتێکە حەسەن لە دایک بوو بۆیان هێنا، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بانگی دا بجوێ و خورمایەکی شیرینیشی کردە دەمێەوە بۆ ئەوەی کە ژیانی بە شیرینی دەست پێ بکە، ژیانی لای خۆش بێت. چکە ئینسان لە هەر شتێکە یەکەم تەجروبەی چی بوو هەربی لەوە ئەکاتەوە. بۆیە سبحان الله سەیری کە ئیسلام بیر لە نەفسیەتی مناڵێکە کاتەوە کە ئیساکەنە شەیطان گریانوێتی بە بۆنەی ئەوسی خورمە و چرنوقەی کە لێی داوە. لەبەرەوە دەمی شیرینەکا بۆی کە بڵێن ژیان تاڵی نییە، ژیان تاڵی و شیرینیشە، ژیان خۆشیە. تەجروبەکە لێرە دەست پێ بکە. تۆ لە هەر شوێنێکە تەجروبەیەکی تاڵت هەبێ تووشی ڕووداوێ بووبی کە ئەچیتەوە سەر ڕووداوەکە هەمان شتێ بەمێشکایەتەوە زاکرێ دەڵێ لەم شوێنەیە باوکت مرد، لەم شوێنەیە فڵان توش حادیسە بوویت، لەم شوێنەیە نەخۆش کەوتی، لەم بێدەیا بوو. لە هەموو شوێنەکان ئاوا خاتەوە بەرچاو. بۆیە زاکرەت ڕەبتەکاتەوە بەو ڕووداوی کە ڕووی داوە لەو کاتەیە. بۆیە ئیسلام دەمی ئینسان شیرینەکە بۆ ئەوەی کە تێیگەێنێ. لەگەڵ شیرینەکەشا بانگەدا بەگوێ بۆی کە پێ بڵێ ئەم بانگە شیرینە. ئەگەر ئەم بانگە نەبێ، ئەگەر ئەم الله ئەکبەرە نەبێ، ئەگەر ئەم لا ئیلاهە ئیلا الله نەبێ، ژیان تامی نییە، قیمەتی نابێت. و ئەگەر پێغەمبەری خوا نەناسی نەڵێ ئەشهەدو ئەنە محەممەدە ڕەسوول الله، قیمەتی نابێ ئەگەر نوێژ نەکەیت و حەیە عەلە الصەلات و حەیە عەلە الفەلاح نەبێ. بۆیە ژیان بە الله ئەکبەرەوە خۆشە، ژیان بە بانگەوە خۆشە، ژیان بە بانگێکەوە خۆشە کە بانگ بکرێیت بۆ دین و بانگی خەڵکیشکەی بۆ لای خوای گەورە. ئەمە بەگوێ ئەکرێ. بۆیە ئیسلام دێت یەکەم شتێت کە گوێتی پێزاخاوەدا بانگە و کە زمانتی پێزاخاوەدا خورما و شیرینیە. هەتاوەکو وەفاتەکەیت ئەبێ گوێبیز بیت و جۆ قوڵاق بیت و بە دوای عیلمەوە بیت و لە تەجروبەی خەڵکانی ترەوە فێر بیت و ئایەت و حەدیث وەرگریت. هەتاوەکو ئەو کاتێک کە وەفاتەکەی کە نزیک بوویتەوە لە مردنەکەت ئەنجایەکێ بە گوێتە ئاچرپێنێ ئەڵێ بڵێ لا ئیلاهە ئیلا الله، بڵێ لا ئیلاهە ئیلا الله، قل لا ئیلاهە ئیلا الله. بەژوور سەرتەوە خەڵکێ دانیشتووە ئەڵێ لا ئیلاهە ئیلا الله بۆ ئەوەی کە ئەخیر کەلیمەت کە لە دنیا پێی دەرەچیت ئەو تەڵقینە بێ کە بە جۆکان تەکرێ و پێی لە دنیا ئەڕۆیتە دەرەوە. بۆیە بوونی گوێ لە ئینسانە ئەندامێکی گەورەیە، ئەندامێکی گرنگە. ئەگەر ئینسان بەڕاستی گوێی لە دەستدا ئەو کاتە پێوترێ ئینسانێکی تر خراوەتە ناو قەڵایەکەوە کە
کە ئیتر لە هەموو دەوروبەرەکەدا بڕاوە. بۆیە بەڕێزەکانم خوای گەورە گوێی بە ئەندامێکی سەرەکی و بە ئەندامێکی گرنگ باس کردووە لە ئینسانە. ئەم ئەندامە ئەگەر لە دەست و خوێنی ئینسانێکە، ئەگەر یەک گوێت بە بۆنەی هەر شتێکەوە لە دەستدا ئەتوانی نیو خوێنی پێوەرگری، ئەگەر هەردوو گوێت لە دەستدا خوێنێکی پێوەرەگری. ئەو ئەندامێکی گرنگە. 13 ئەندام هەیە لە ئینسانە. عولەمانە فەرموون هەر 13یان کە لە دەست چوون یەکێک لەوانە گوێیە، ئینسان خوێنی تەواوی ئەکەوێ. بۆ چکە ئیتر وردە وردە تۆ دوورەکەویتەوە لە کۆمەڵە شت. بۆیە بوونی گوێ لە ئینسانە گرنگە. ئینسان ئەگەر گوێی نەبوو ئەتوانێ؟ نەخێر، ناتوانێت. بەڵکو خۆشی ئینسانێکی پشت گوێ خراوە. بەڵام ئەگەر چاوی نەبوو، ئەگەر چاوی نەبێتوانێت زۆر شت کە. ئەگەر چاوی نەبوو ئەتوانێت زۆر لە ئیشەکانی تر پێی هەستێ. پیاوێکی وەکو عەبدولحەمید کوشک لە کاتێکا باسی خۆیمان بۆ جێڕێتەوە، ئەم پیاوە لە 10 ساڵیە قورئانی لەبەر کردووە، لە 13 ساڵیە چاوێکی لەدەست داوە، لە 7 ساڵیە چاوەکەی تریشی لەدەست داوە. لە ئیمتحانی سەرئاستی میسرا لە ئیعدادیە 100% ئەهێنێ، بەڵام مشێتە ئەسەر، لە ئەسەری شەریەکەمە بێ بەبێ چاو. بەڵام ئەوەی بۆی بێتاقەتە بن، باوکی لە کاتێکا وفات دەکات بە دیارێ واگری، ئەلە کوڕم حەزمە کرد کە بەجێ مشتی تایە چاوت هەبوایە، حەزمە کرد بە چاپساقی بەجێ مشتی تایە. ئەویش پێڵە باوەجان نمونەی من نمونەی عەبدوڵای کوڕی عەباسە، کا فەرمێ ئەگەر خوای گەورە بینایی چاوەکانی لێسەرمەوە، بینایی عەقڵ و دڵم ماوە، و هیوادارم باوەجان تۆ بەهۆی چاوی منەوە کە تووشی ئەم ئیبتیلایە بووم، ئەم تاقیکردنەوەیە بووم، تۆ ئەجر و پاداشت لە بەهەشتا زیاد بێەوە پێی بچیتە ناو ڕەحمەتی خوای گەورەوە. خوای گەورە بەهۆی ئیبتیلای منەوە تۆش پاداش باتەوە. پێم باوکم ئاوا بەجێ هێشتم. بەڵام ئەم پیاوە بەبێ چاو، بەڵام بەبوونی دوو گوێ لە ئاستی یەکەمەکانە بوو کە پێوترێ فارس المەنابر. هەر کەسێک چوێتە سەر مینبەر دوای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، دوای پیاوچاکان و سەحابە و تابعین، ئەو مینبەری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تا ئێستاکە نەمان بینیوە لە کوشکی باشتر هەڵگرتە بێ. خاوەنی 2000 خوتبە، لە خۆتبەکانیشا پیاوێکی چاو نەترس، پیاوێکی بێر، پیاوێکی لێهاتوو، کە ئەمەی کە ئەو کردوێتی بە چاوساخەکان قەت نەکراوە. بۆیە بینی ئینسان ئەکرێ بەبێ گوێ گەورەترین ئەدای ئەمانەتکە. جارێکیان پیا هاوەلای وتی کوشک من باوکم لە سوزدەیا وفاتی کردووە. وتی ئەڵڵاه تیلکە مەوتەت المولوک. وتی بەس پاشاکان ئاوا ئەمرن، بەس پیاوە گەورەکان ئاوا وفاتەکەن. بمە لە کاتێکا خۆی چوو نوێژی تەحیەت المەجیدی کرد لە ڕۆژی جومعەیە، لە سوزدەیا لە ڕکاتی دووەمە وفاتی کرد. خۆشی ئەومەرتە المولوکەی بەنسیب بوو. بۆیە هەموو جارێکی جێڕای فەرموو لە کاتێکا وفاتم کرد پێغەمبەری خوا شتمی دیار لە خەوا بینی بووی. ئەو کەسانی کە چاویان لە دەسێن لە تەمەنێکا کە دنیایان بینیوە خەوەکو خۆیە بینن، بەڵام ئەگەر چاوی لە مناڵیە لە دەستدا بێ دواتر کە خەو ئەبینێ، خەو تەنها وەکو تەم و مژە بینێ بەگوێی لێیەتی، ناتوانێت تەسویری هیچ کەسێ بکە کە پێشتر تەسویری نەکردووە یان تەسەووری نەکردووە. بۆیە بینی جۆ ئەندامێکی زۆر زۆر باریزە. بۆیە خوای گەورە هەموو کاتێ پێش بەسەر هێناوێتی، لە یەک کاتانە بێ لە قیامەتە کا فەرمێ ربنا أبصرنا وسمعنا فارجعنا نعمل صالحا إنا موقنون. بۆ چکۆ یەقین بە چاو دروستە بێ. ئینسان کە لە قیامەتە ئەهوالی قیامەتە بینێ، لێرە بۆ باس کردووە، پێوتووە تەڵقینی یاوە، بە قوربانی بووی، بە ساقە بووی، ئاگا لە خۆ بێ، دەستە ماچکەم، دەستی من و دامێنی تۆ جۆنێ ناگرێ کە ئاگاتە قیامەت. اینجا چین بەخۆم کرد، اینجا ئەهوالی قیامەت بە چاوە بینڕێ، کە بە چاو بینی اینجا لە ربنا أبصرنا وسمعنا. پێشتر جۆمان لێ بوو، بەڵام ئێستا چاویشمان لێ بوو. ئەم عیلمە بوو بە عیلمێکی عین اليەقین. بۆیە بوو بە عیلمێکی عیلم اليەقین، چکە بە چاو و جۆ و هەستەوەرەکان هەمووی هەستی پێ کرد. اینجا لە ربنا أبصرنا، خوای چاومان لێ بوو، مان جەڕەو بە دنیا، دنیا نەما تازە، هەستەوەر نەما، دنیا نەما، ئیمتحان نەما، قیامەت نەما، تاو کۆتایی پیاوە. بۆیە بەس لەم شوێنەیە بەسەر پێش سەمع خراوە، چکە بەسەر ئەندامێکە لە کاتی خۆیان باسیەکەین، بەڵام لێرە پێتان ئەڵێین گوێتان پشت گوێ مەخن، پیاوی چابن. ئەوەی کە ئینسان
والله أخرجكم من بطون أمهاتكم لا تعلمون شيئا. خواهي قول لسكي دايكتان دري هنان هستان أزاني بلام وجعل لكم السمع والأبصار والأفئدة. يكم مصدري تلقي لإنسان أجوية هيش كاتك هيش تك لإنسان بريجو ناكوه چونك جوي يكسان بكرو لاليش أقاتان ليبه إنسان كربو لقاليش لالا بي يعني بيجار دو أندامي تريد دسيان جوشي لقال قسەکردنیشە بۆیە بەڕێزەکانم ئینسانە کرێ چاوی لە دەست بات بەڵام ئینسانێکی بەرهەمهێن بێ ئینسانە کرێت تەنها بە گوێەکانی ئەو پەیامەی کە هەیە ئەو دینەی هەیە کە هەیە پیاوێکی وەکو ترمذی لێ دەرچێت کە خاوەنی سونەنە کە ئەو هەموو عیلمەی هەبوو بە دوو چاوی نابیناوە بۆیە خوای گەورە ئەو کەسانەی کە چاوەکانیان لێسێنێتەوە هەموو قەرەبووی چاوەکانیان ئەداتەوە بە جوەکانیان و بە عەقڵیان بۆیە بینم کەسانە زۆر عەبقەری دەرەچن زۆر زیرەک دەرەچن زۆر لێهاتوو دەرەچن سبحان الله. بۆیە خۆشەویستەکانم گوێ بریتیە لە پاشای هەموو هەستەوەرەکانی تر ئەوە بە گوێیە کە تۆ لەسکی دایکتا یەکەم ئەندامە دروستە بێت هەتا ئەو کاتێک کە دەیتە دەرەوە تاوەکو ئەو کاتێک کە وفاتێکی تۆ تا ئەو کاتێک کە زیینۆ بیتەوە ئەوە گوێیە لە هەموو کات و ساتەکانە ئەبیستێ و ئەبینێ ئەوە گوێیە لە کاتی خەو لە کاتی بەخەبەریە بە ئاگایە ئەوە گوێیە کە خەبەرتە بێتەوە بۆ نوێژی بەیانی و منەبیهەکە دانیت و پێش نوێژیش بە ئاگا بیتەوە ئەستەغفر الله ئەکەیت کە کورت پێ ئەڵێ سەبای ساڵحان الله چەند ناوێکی خۆشە واتە ئەو کاتەی کەیتر بەس پیا و ساڵحەکان تایە بە ئاگان خەویان لێ ناکەوێت هەڵەسن بۆ نوێش پێشە شەو نوێژیان کردووە چکە ئەو کەسەی کە شەو نوێژ ناکە ئەوە شەیتانە کە میزەکاتە کونەجۆکانەوە سبحان الله ئەم کەلیمەیە چەند دەقیقە واتە گوێی خنراوە لەوەی کە حەقیقەت ببیستێ و هەستێ گوێی نابیستێ هەتا بەیانی پرخەیە بۆیە بینیت نوێژی بەیانیشی لەوانەیە لەدەست بات ئەم گوێیە خۆشەویستەکەم پێغەمبەری خوا ئەوەیە کە دوعای بۆ ئەکا ومەتعنا بئەسماعنا وأبصارنا وقوتنا ما أحيتنا خوای گەورە تەمەتوعمان پێ بکە خوای گەورە چێژمان پێ بن خوای گەورە ئەم گوێیانەمان بۆ بێڵەوە چەند قورسەکە پیرە بیت ئەوەڵی چی ئەو باسی چیەکە باوجێ نەمان و با سەماعەیەکە بۆ دابنی ئاجۆ لە هیچ نییە ئەمەیە کە ئیساکە نەدانیشن چی بۆ ئینسانەکەن ئەڵێن قەوقەعەیان بۆ چاونێتەوە زان قەوقەعە چیەکە بۆ ئینسانە چێنرێتەوە کە لە کاتێکا گوێی گرانە بێ قەوقەعە ئەو شوێنەیە کە دەنگەکان تەحلیل دەکات و تەفسیر دەکات و ئەیگەێنێتە مێشک لەبەرەوەی کە ئالێرەوە خەلیلێک لە پەردەی جۆ و لە ئێسکەوردەکانە دروستە بێ ئەلێرەوە شتێکە بۆ دائەنێن ڕاستە و خۆ دەنگەکە ئەگەێنە قەوقەعەکە ئەو دەنگە لێکەیاتەوە ئەگەێنێتە مێشک ئەجنا هیچ ئەندامێ ناتوانێت بە دەمارەوە ڕەبت بێ بۆ مێشکەوە ڕەبت بێ گوێی دەرەوە و گوێی ناوەڕاست بایپاسە کرێ و لە ئیش کەوتووە ئەو کاتە یەکسەر دەنگەکانە کاتە گوێ ئەگاتە گوێی ناوە بۆی کە گوێ لێ بێ ئەجنا هیچ کەسێ ناتوانێت ئەو گوێ پێبەخشێتەوە قل أرأيتم إن أخذ الله سمعكم وأبصاركم وختم على قلوبكم من إله غير الله يأتيكم به يقول أرأيتم إن جعل الله عليكم الليل سرمدا إلى يوم القيامة من إله غير الله يأتيكم به أفلا تسمعون أقول خواهي قبرا شوتان بو دريش كاتوا آية نابستن چه خواهي كيتر هيا بتواني هاوشيوي روشتان بو بينت وجاري كيتر چونك لشوان شاو إجناكا خواهي قبرا باسكا فرمي أفلا تسمعون آية إيوه جوتان لينيا بويا ئەم ئەندامانە بەڕێزەکانم ئەندامانێکە نەبەی ئینسان لە زیکر و لە فکر و لە قورئان خوێندن و لە یاد و لە نیعمەتی خوای گەورەیە بەکاریان بێنێتەوە جارێکی تر هەر کاتێک لەمە ترازە گوێ بە ئیشی خۆی هەڵنەساوە و لە قیامەتیشا ئەبێ بە شایەتێکی گەورە بەسەرتەوە ئەڵێ خوایە بە گوێەکانی ئەمەیە کرد لە کاتێکە منت بۆ ئەوە بۆ دروست نەکردە بوو واتە ئەمە ئەمانەتێکی گەورەیە لاتە بیپارێزە گوێکانت بژوێ مەخە. سلام عليكم ورحمة الله وبركاته. كليك شركيا 10 تريليون فوتون أشياء تشاوي إنسانات أيدالة 100 مليون خانة لسر شبكية شاوي توك شون أزان شي رواية لنا شبكية